سڵاتان لێبێ ئەوم کاتتان باش ئاکۆ بیبانیم لە بەرنمەیەکی دیکەی تایبەت بە سپۆرت چاڵنج بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبین. بێگومان بۆ بەرنمەی ئەم جارشمان دوو میوانی ئەزیز و خۆشەویست لە لای ئێمن، دوو کەسایەتی وەرزشی کە خاوەن زانیاری و خاوەن سەلیقەیەکی زۆرن لە وەرزشدا میوانی ئێمە دەبن پێکەوە بەرنمەیەکی وەرزشی پێشبڕکەی خەندە ئامێز ساز دەکەین. وەکو لە بەرنامەی پێشوشە ئاماژەم بۆ کرد مەرج نییە ئەو دوو میوانە کە لێرەن ئەم بەرنمەیە پێوەەر بێت بۆ زیرەکی و لێهاتووی میوانەکان، بەڵکو پرسیار هەیە لە کاتێکدا وەڵامەکەی لە خەیاڵی تۆدانە پەیوەندی بە زیرەکی و لێهاتووی میوانەکانەوە نییە، بۆیە ئەم بەرنمەیە پێوەەر نییە لەسەر ئاستی زانیاریان. میوانی ئەم جارەی بەرنمەی سپۆرت چاڵنج هەوراسکاوە شیکەرەوەی وەرزشی و یەکێک لە ڕۆژنامە نووسە دیارەکانی وەرزشە لەگەڵ مامۆستا هیلال سەنگاوی کە ئەویش مامۆستای وەرزش و هاوکات یەکێکە لە شیکەرەوە باشەکانی نێو گۆڕەپانی وەرزشی کوردستان. وەڵا هەر شتێک لەسەر وەرزش بکرێت لە کوردستانە هێشتا کەمە، چونکە وەرزشێکە لە کایە گرنگەکان وە لە جیهاندا گرنگی زۆری پێدرێ و دەشکرێت میلەتی ئێمە وەکو هەر میلەتێکی دیکە لەگەڵ هەر خول و لەگەڵ هەر پاڵەوانێتیەکە هەرچەندە پێشبڕشیە و بەرنامە و زانیاری بخرێتە سەر شاشە و کەناڵەکان بۆ خەڵکانی ئێمە بۆ وەرزشکاران بۆ ورزش دۆستان گرنگە. جا چێ خوای داتێ لەگەڵ مامۆستا هیلالە دانیشیە و بەرنمەیەکە لە کەناڵی کەرکووک، وەڵام من هەر زۆر خۆشحاڵم بەوە. وەڵام مامۆستا هیلال پیاوێکی خۆشەویستە، ئینسانێکی ئەتوانین بڵێن خۆ بە کەمزانە لە خزمەتکردنی وەرزشی ئەو شارەدا لە هەر شوێنێک کە گرفت هەبووە لە تۆپی پێی چەمچەماڵ و ناوچەکەشدا مامۆسا لەو کاتەدا دەور و کاریگەری دەرکەوتووە، وەکوترە بینی ئینسانێکی ونە ئەنیە بێ بگەڕێ بزانین مەشغوڵی چێ، بەڵام ئەو کاتێک کە وەرزش گرفتیە بێ کێشەیە بێ کەناڵەکان پێویستیان بەوەیە کە مامۆستا هیلال قسەی تیا بکە، ئەو کاتە خۆی خۆشەویستەکە و خۆی دەرەخاتەوە و یانی وامان لێکە کە هەمومان پێویستمان بەو بێت لە هەر کێشە و گرفتێک کە ڕووی داوە ئەوش بەشێک بێت لە چارەسەری و ئەو گرفتانەی کە ڕوودەدا. هەڵام من و مامۆستا هیلالەوەی کە تەسەورەکەم ئەبێ حەکبەکەمان شتی باشی تێدا بێت، ئێمە گرنگ نەبوو لە پێشبڕکێکە بەشداری بکەین، گرنگەوە بوو لەم مۆندیالە لە خۆشەویستی کەناڵی کەرکووک و برایانەوە و ستافە تازەی کە لێرەن و ئەو بینەرەشی کە چاوەڕێی ئەوە کات کوردی زمانەکان شتیشان لە مۆندیالدا پێ بڵێن پێمان خۆش و ئێمەش چەند قسە و ئاقافتنێکمان لەو بەرنمەیە هابێ. وەڵای سوپاسانەکەم و هیوادارم سەرکەوتوو بن ئێوە کۆمەڵێ گەنجی لێبڕا و زیگرەک و توانا و دانان دەمێکە لەم بوارەدا کارەکەن، هیوادارم تیشکی زیاتر بخەنە سەر خول و پاڵەوانێتیەکان و هەموو کەسێکیش بەسەر بکەنەوە و هەش ئیشێک شتان کرد لەسەر ئاست و توانا و کوالیەتی ئینسانەکان بیکەن بۆ جوانکردنی هەم بەرنمەکە و هەم بەخشینی زانیاری زیاتر بە بینەر. لە کۆتایی داوای کە گرنگە بینەرە ئەوە گرنگ نییە، ینی ئێمە ینی چۆن ئەڕوانین بۆ تۆپی پێ یا چۆن بیری لێکەینەوە، گرنگەوەیە لە کۆتاییدا بینەرێکی هۆشیارمان هەبێت و بینەرێکمان هەبێت کە سوودی لە هەموو زانیاریەکان بینی بەکە ئێمە باسیەکەین. پێشێکی بەنای خوای گەورە زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی کەرکووک و بۆ ستافە بەڕێزەکەیان ئیداری ستافەکە و ئیداری بەرنامە وەرزشەکان بە تایبەتی. لە ڕاستیە من خۆشحاڵ بووم لە خزمەتی بەڕێستان و بینەرانی کەرکووک کابم سەبارەت بە بەرنامەکەی شەرک و بەڕێز کاک هاوراسی هاوکارم باسی کرد هەر جوڵەیەکی وەرزشی لە ڕووی ڕاگەاندنەوە کە بڕژێتە خزمەتی ماڵی گەورەکەی وەرزش ڕاستی هێشتا هەرکەمە. ئێمە پێمان وایە بەرنامەکان زۆر بکرێن، چڕپڕ بکرێن، بەڕین بکرێن بە تایبەتی کاریگەری هەبێت لەسەر بینەر و بینەر چێژی لێ ببینێ، چ لە ڕەوەی ڕۆشنبیری وەرزشی و زانستی وەرزشی و زانیاری وەرزشی معلوماتی وەرزشیەوە هێشتا هەرکەمە و کەناڵی کەرکووک شتێکە لەو کەناڵانی کە تا ئێستاکە درێغی نەکردو و شوێن دەستی خۆی دیارە لەناو ڕاگەاندنی کوردیاڕی وەرزشیەوە دوای سەرکەوتنیان بۆ خوازم. سەبارەت بە برای بەڕێزشم کاک هاوراز ئێمە پێشبڕکێ ناکەین ئەمڕۆ بێکۆ دانیشتی باوکاری یەکتری بەڕێز کاک هاوراز مامۆستا هاورازێکێک لە گەنجە لێهاتووەکانی کوردستان نەک لەسەر ئاستی ناوچەکە لەسەر ئاستی کوردستانی چێکە لە ژمارە جوانەکانی وەرزش کە لە ڕووی زانستی و زانیاری و چی لە ڕووی نووسینیشەوە خزمەتێکی زۆر باشی کردووە، لە ڕووی ڕاگەاندنیشەوە خزمەتی زۆر باشی کردووە. بۆیە چامان لەوەیە کە بەڕێزیان وەکو ئەستێرەکانی تر لە کوردستانە بکەشێتەوە و بتوانێت ڕۆڵ و کاریگەری خۆی هەبێت لەسەر
ڕۆژی وەرزش بەگشتی بە هیوای سەرکەوتنی بۆ خوازم من لەگەڵ یا کورکابرنی مەمڕۆ و برایەک دانیشتووی لەگەڵیا هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئەم بەرنامە ستایلێکی تازەیە تا ڕادێک لە ئەعلامی کوردیە لە ئەعلامی ترابوونی هەبوو بەڵام لە کوردیا توانم بڵێم سەرێکی تازەیە هیوای سەرکەوتنی بۆ خوازم بێگومان ئامادەسازی باشە گرنگە لە کۆتایی هەموو بەرنامەکە تۆ چی خزمەتێکە کردوت بە بینەری وەرزشی ئەوە گرنگە بابەتەکە بۆی پێش بڕچی بینی دوو کەسەکان نین زیاتر بۆەوەی کە زانیاریی باش بەخشی چێژێک بەخشی بە بینەرانی وەرزشی لە هەر شوێنەکان هەموو جوڵەیەکی وەرزشی و بەرنامەیەکی وەرزشی کە بچێتە سەر ڕۆشتبیری وەرزشی بەگشتی ئێمە بە زۆری ئەزانین ئەو بەڕێزانشی کە دێن بێرە بەڕوحەیەکی کوڵی وەرزشیانەوە خۆیان وەرزشکارن دەبێن بابەتە قوبوڵکەن من لی سێشەوە پیرۆزبای لە کاگەورازەکەم کە براوی ئەمڕۆی بەرنامەکەیە اللهی سەبار بە کەناڵی کەرکووک هەر کەناڵێکی زۆر جوانە و ڕۆڵی بخۆی بینیوە لە ناوچەکە بە تایبەتی ئەم لە شارێکە کە شارەکە بخۆی کێشی تایبەتی خۆی هەیە گرفتی نەتەوەی هەیە لە بەرەمە بوونی ئەم کەناڵە و پشگیریکردنم کەناڵە زۆر بە زەرور ڕزین لە هەموو وارەکانە بە تایبەتی ستافەکانی ڕابردوو لەگەڵ ستافی ئێستێشە مەشی وەرزشەکەی چەکە لەو کەناڵانەی کە خزمەتێکی بەرچاوی باشی کردووە تاوی ڕاگەزەکانی وەرزشی هێناوەتە سەر شاشەکەی خۆی بە دوور لە ناوچەگەرێتی دوور لە ئینتیما ئەمانە خۆی بخۆی خاڵە بەهێزەکانی کەناڵی کەرکووکن هیوادارم شڵە هەر بەردەوام بێمە سافە جوانەوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئێمەش لە خزمەتی کەناڵە جوانەکانین لە بەرەوەی خزمەت بە وەرزشەکە دا شوێنێ خزمەت بە وەرزش بکرێ تاکی کورد و وەرزشکاری کوردی سوودی لێبێنێ لە هەمومان لە خزمەتیانی هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم بینەرانی کەناڵی کەرکووک سوودێکی خۆش و جوان لە مۆندیال بە تایبەتی ئەمساڵ ببینن و بێتە مێمبەرێکی تەواوی هەموو پێکاتەکانی شاری کەرکووک. بەڵێ ئێمە جێبڕچیەکەمان دەست پێ دەکەین سەرەتا مامۆستا هەوراز بەخێر بێی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵم بژی مامۆستا هیلال بەخێراتنی بەڕێستەکەین زۆر بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بە بەڕێستان ئامادەن بۆ جێبڕچیەکە بەڵێ باشە پرسیاری یەکەممان بڕگەی یەکەم تایبەت دەبێت بە جەڕەس هەر کاتێک وەڵامەکەتان زانی ئەگەر جەڕەسەکە مامۆستا بێتە پێش خۆتەوە زەحمەت کاتێک وەڵامی پرسیارەکە دەزانیت دەستێکەنێ بە جەڕەسەکە دواتر لە سی چرکەدا ئەبێت وەڵامی ڕاستمان بنەوە پرسیاری یەکەممان دەڵێت بچووترین یاریزان کە جامی جیانی بردوێتەوە چ یاریزانێ بووە سەرەتا مامۆستا هیلال دەستی بە جەڕەسەکانەوە مامۆستا ئەگەر پێمان بڵێ ئەو یاریزانە کێیە تەمەنی لە هەموو یاریزانەکانی کە بچووکتر بووە و جامی جیانیشی بردوێتەوە پێم وایە پاولۆ ڕۆسیە بە ئیپاڵیا 1970 جامی جیانیان بردێتەوە یعنی تەمەنی بچووکترین یاریزان بووە پێم وایە لەداخە وەڵامەکەت هەڵەیە مامۆستا هەوراز پێلی بەرازیلی بوو بچووترین یاریزانی ژیانە لە 1950 یەکەم مۆندیالی لەگەڵ بەرازیلی لە تەمەنی 17 ساڵیدا بردەوە دەست خۆش مامۆستا هەوراز ساڵی یەکەمت وەرگرت وەڵامەکەی تۆ هەڵە بوو مامۆستا هەوراز وەڵامی ڕاستی داینەوە کە لە ساڵی 1958 پێلێ لەگەڵ ئەو بژاردەی بەرازیل جامی جیانی بردوێتەوە کە ئەو کاتە تەمەنی 18 ساڵ بووە 18 بووە خۆی 17 و ینی 18 بووە حسابەکەی باشە بۆ پرسیاری دووەم ئامادەن بەڵێ فەرموو باشە پرسیاری دووەم ئەم یاریزانە کێیە جوان بۆی ورد بنەوە لە پرسیارەکە لە یەک مۆندیالدا زۆرترین گۆڵی کردووە وەڵاو یاریزانی هەڵبژاردەی هەنگاریە لە 1950 لۆچیسیە نزیکەی 13 چواردە گۆڵە کات یاریزانی هەنگاریە لە 1950 مۆندیالی 1950 یا 54 ئەگەر ئەوی لە یادەم وەڵامەکەت هەڵەیە هەڵەیە مامۆستا هیلال توی وەڵامێکی ڕاست لایە ئەوەیکە من لای بۆکو زانیاری غاریلێنی کرد 6 گۆڵیە بوو لە کاسعالەمی هێشتا و شەشە ئیتر لە تەصفیات هەستەکەم لە تەصفیات یاریزان لە مۆندیال نەخێر غاریلێنی کرد لە مۆندیال 1958 جۆز فۆنتینی 13 گۆڵی تۆمار کردووە ڕەنگە هەرو یاریزانە بێت بەڵام ناوەکەی تۆ تێکڵاوم کرد بەڵام ئەوەی هەنگاریاش هەر یاریزانێکی وایە یا 54 بەس حتممەە لێ زانیاری تۆ دروستە دەستان خۆش بێت بەداخەوە کەستان خاڵتان کۆ نەکردەوە لەم بڕگەیان کە پرسیاری دووەم بوو پرسیاری سێم پرسیارێکی ئاسانە دڵنیام کە هەردووکانە ئیزانن بۆیە دەستان بۆ سەر جەڕەسەکە ئامادەبێت باشترین یاریزانی جامی جیانی 2010 باشترین یاریزانی جامی جەڕەسەکەتان لێ نەداوە کەستان جەڕەسەکەمان لێ نەداوە یەکێکتان جەڕەسەکە لێدەن ساوراس باشترین یاریزانی
وەڵام مامۆستا حەزەکەم جەنابەت فەرموو مامۆستا. 2010 من خۆمەوە لە مێژوەکان زۆر قاڵمەتەوە خۆی ئەوەی جێگەی سەرنجە بەشێک لە پرسیارەکان ئێمە سوودمان لەو کتێبەی خۆت وەرگتووە تایبەت بە مۆندیال کە لەسەر مێژووی مۆندیالە جەنابەت وەرگێڕانت بۆ کردو و کارت لیا کردووە. ئەندرێز ئێستا بوو لە ئیسپانیا. وەڵامەکەت هەڵەیە مامۆستایەکی وەڵامێک لایە 2010 باشترین یاریزان ڕاستە هەڵبژاردەی ئیسپانیا بووە پاڵەوان بەڵام باشترین یاریزان هەر لە هەڵبژاردەی ئیسپانیایە بەڵێ نا لە هەڵبژاردەی ئیسپانیا نییە مەرج نییە ئەوە ئاسانکاریش 2010 بەڵێ باشترین یاریزان چاڤینیە بەداخەوە وەڵامی هەردووکتان هەڵە بوو باشترین یاریزانی جامی جیهانی 2010 دیگۆ فۆرلانی ئۆرەگواییە تەواوە سێمیشیان دەکرد. باشە بەدەر لە پێشبڕکێکە مۆندیالی قەتار کە لە ئێستادا بەڕێوە دەچێت بە بۆچوونی تۆ لە نێوان ئەوروپا و ئەمریکای باشوور ئەم جامە بۆ چووە بێت ئەم ساڵ. وەڵاهی مۆندیال لەم ساڵانەی دواییدا گۆڕانی زۆر بەسەر هاتووە هەڵبژاردەکان بوون بە هەڵبژاردەی پیشەگەری گەورە بۆ نمونە تۆ سەیری وڵاتی شوک و سنیگالەکەی سەیری وڵاتی شوک و غاناکەی ئەمانە سەرڕایەوەی کە جامی ژیانی نابن بەڵام چێژێکی زۆر بە مۆندیالە بەخشن بەڵام لە کۆتاییدا ئەوانە دەیبنەوە کە یاریزانی پیشەگەریان هەیە لە خولی بەهێز یاریزانەکانی یاریەکەن و هەروەها ئەوانە دەیبنەوە کە خاوەنی یاریگا و ژێرخانیشی گەورەی تۆپی پێی گیانی لەم ساڵانەی دوایەدا تۆپی پێی ئەمریکای باشوور بەڕاستی زۆر دواکەوتووە هەم لە ڕووی کوالێتی یاریزان هەم لە ڕووی خولەکانیان هەم لە ڕووی یاریگانی یاریگاکانیانەوە لە خراپ و ینی تێک شۆ کۆترتیایە هەڵەفرێت ینی ئەوەنە کۆن بۆ یاریگاکانیان بەڵام لە کۆتاییشدا ئەو تیپانەی کە وەکو تیپی زەبەلاح و گەورە ئەمێننەوە بە بۆچوونی من لە مۆندیالی قەتەر بەرازیل وەکو پێکهاتە سەیری بکە ئەبێ مۆندیالەکەی بۆ دابنێ وەکو پێکهاتە ئەرژەنتین وەکو پێکهاتە سەیری بکە ئەبێ مۆندیالەکەی بۆ دابنێ بەڵام لە کۆتاییشدا تیپی زۆر قورسی تێدایە لە ئەوروپایشێک لەوانە فەڕەنسایشێک لەوانە ئیسپانیایشێک لەوانە ماسە پرتوگال بە دەرەجەی دوو بەڵام تەسەورەکەم ینی ئێمە باواز لە گەورەکان بێنین بەڵام ئەفریقێ و ئەسمەرەکانیش هەستەکەم ئەبنە لایەنێکی چێژبەخشی گەورەی ئەم مۆندیالە بۆیە لە کۆتاییدا لە نێوان ئەو 34 هەڵبژاردەی وا تەسەورەکەم لایەنێکیان مۆندیالەکەم زۆر باشە. مامۆستا هیلال کاپتن ئەوراس باس لە هەڵبژاردەی گەورە ئەکا پێ دوایە لە مۆندیالە یاخود لە ئێستا بە عام تۆپی پێ گەورە و بچووک لە نێوان هەڵبژاردەکان ماوە ینی تۆپی پێ بە شێوەیە پێشکەوتووە هەموو هەڵبژاردەکان ئاسان لە یەکەوت نسیکە بێگومان من هاوڕام لەگەڵ بەڕێز مامۆستا ئەورازە بەڵام سەبارەت بە کەش و هەوای ژینگی بڵی وڵاتی قەتەر بڵین لە خزمەتی ئەفریقیەکان و ئەمریکای باشوورایە زیاتر تا ئەوروپا چکەوە تایبەتی خۆی گرنگی تایبەتی خۆیە خاڵێک بەس لە ڕووی سرەوە بێ سرەی ئەمریکای باشوورە کە ئەم ساڵ بتوانێت نازناوەکە بەرێ دواتریش ئێمە بێ چاوەڕوانی ئەو شتە مفاجعانەکەین کە لە بتوڵاتی مفاجعات دروستە بێ ئێمە هەندێک مفاجعەمانێ مفاجعەمانێ بە سێ قۆناغ تێپڕێ قۆناغی مفاجعەیەکی هەڵبژاردەیەکی زۆر لاواسە بینین ئاستێکی زۆر باش پێشکەشەکە مفاجعەمانەیە دوو هەڵبژاردەی بەهێز لە یەکە دەن و لە قۆناغەکانی یەکەم و دووەمە کۆتایی بە یەکترێنن کە هەردووشان پاڵێوراون بۆی نازاوەکە بەدەستبێنن ئەمانە مفاجعە ئەو شتی کوتوپڕی ناو مۆندیالە ئەکرێ ئەم ساڵیش کۆڵێ شتانە ڕوودا زۆر باشە. دەچینە لای پرسیاری چوارەم ئامادەن کاتی وێ خاڵ کۆکەنەوە مامۆستا کاپتن ئەوراس تا ئێستا خاڵێکی کۆ کردوێتەوە باش یەکەم گۆڵی مۆندیالی 2014 کام یاریسان کردی مۆندیالی 2014 بەڵێ بەس دەستنە لە جەڕەسەکەەوە چێتانەتانەیە وەڵام دێنەوە 2014 طبعا لە نێوان کرواتیا و بەرازیل هەبوو بەڵێ هەڵبژاردەی بەرازیل 3-1 یاریەکەی بردەوە هەستەکەم تا ئێستا زانیاریانە ڕاستە بەڵام گۆڵەکە گۆڵەکە ئەبێ یەک یاریزان بڵێم وانە یان یەک ناو گۆڵەکە خوا ئەو دووسێ هێرشبەرەیان بێتەوە نیماری تیا بوو مارسیلۆ گۆڵێکی کرد بەخۆ ئاگاد لە کات بێ لە یاریەکەی کرواتیا مامۆستا ئاگاد لە کات بێ وەڵاهی پێم وایە نیمار بەداخۆ وەڵامەکەت هەڵەیە من وەڵامێکم منێ بۆ پرسیارە هیچ وەڵامێکەوەتە کەسان خاڵ وەرناگرن بەداخەوە
ئەو معلوماتانەی وتت هەمووی ڕاست و لە یاری سەرەتای 2014 بەرازیلی و کرواتیا بوو بەڵام ئەوەی کە گۆڵەکەی کرد مارسیلۆی بەرازیلی و گۆڵەکەی لە خۆیان کرد وەلا حەقە نیوخاڵم بنێ وەڵای نیوخاڵ باش بۆی نەسووتخوا ینی لێم تێکڵاو بوو لەوەی گۆڵەکە چۆن کرا ئایا مارسیلیا هین ئەفو سێبەیە کە نەی بردەوە بەرازیل وامزانی مارسیلۆ بۆ نمونە و گۆڵەی دوایی لە دوای یارێکە لە خۆیان کردەوە یعنی هەر باش بکە هەر باش ینی باش بووی ڕۆشتی وەڵام بەخوا لێدانی کۆتای خراو بوو یاریزانەیە ینی بڕین و یاریزانی باش ئاچێتە ناو بۆکسەوە بەڵام ئاخر لەم سەیخرا ئاخر هینیشم بەیدەهێتیرەوە حەقم بیتێ مارسیلۆ وت بیرم کەوتۆ بە تاکید بوو مارسیلۆ بە هەڵە گۆڵێکی لە خۆیان کرد بەس تەسەوڕ نەکرد یەکەم گۆڵی مۆندیال بوو دەستان خۆشە دوا پرسیاری ئەم بڕگەیە بە تەمەندترین یاریزان کە لە مۆندیال گۆڵی تۆمار کردووە چیە بوو کام یاریزان بەڵێ ڕۆجەر میلەر دەستخۆش یەکگومان ڕۆجەر میلەر لە مۆندیالی ساڵی 1994 تەمەنی 42 ساڵ بۆ گۆڵی تۆمار کردووە ئێستا کۆی خاڵەکان تر یەک خاڵ بە یەک خاڵە کەواتە دەچینە بڕگەی دووەم لە بڕگەی دووەمدا بزانین چێبڕچیەکە دەگاتە چه ئاستێک لەم بڕگەیە تا ڕادەیەک هاوسەنگ بوون دەچینە بڕگەی دووەم کاپتن ئەم بڕگەیە بەو شێوازەیە من ناوی یاریزانانی هەڵبژاردەیەکتان لێ دەپرسم هەر یەکە و یاریزانێکم پێڵێت باشە ئێستا دەمەوێت ناوی یاریزانانی هەڵبژاردەی پورتوگالم پێ بڵێن بۆ جامی جیهانی 2014 بەرازیل یاریزان بە یاریزان چێتان وەستان بەرامبەر بەوە خاڵک بۆ کەسێک کریستیانۆ ڕۆناڵدۆ یاریزان کریستیان ڕۆناڵدۆ بەڵێ وەڵاهی ئەمەنە زۆرن بەخۆیان ئەم اینجا من پێنج سرکەت بۆ ئەژمێرم لە پێنج سرکات وەڵام نەداوە هەڵەیەک دەبێت 1 2 3 4 5 هەڵەیەک یاریزانێکی بەرشلۆنە وەسەڵەکەی دیپە 1 2 3 4 5 ڕۆی پاتریسۆ تەواو پارێز دیبۆنگ بەڵێ دیۆنگ هۆڵەندا هۆڵەندایە ئەوە هەڵەی دووەم هەڵەی سێم کەی خاڵت لێ دەڕات پیپی تەواوە یاریزانی چوارەم یاریزانی چوارەمی پورتوگال یاریزانی زۆر بەناوبانگیانەیە پورتوگال ئاوە لە بیرم چۆتەوە یاریزانی لە نادیەکانن 2 3 4 5 سێم هەڵەی مامەسایلال بەداخەوە کاپتن هەوراز بووە خاوەن خاڵی یەکەم ئەوە خاڵی وەرگرت خاڵەکان بوو بە دوو خاڵ بێگومان من دڵنیام لەوەی کە لە ئێستاە یاریزانەکان لە خەیاڵتان نەبوونا ئەگەر یاریزانی زۆر بەتوانە هەیە ئەگەر من یاریزانەکان بێنمەوە بیری جەنابتان ڕۆبن دیازمانەیە تیاگوادیگالۆمانەیە نۆنۆ مندێزمانەیە ڕۆبن نینەسمانەیە جواو پالینە ویلیام کارڤالیۆ ڕیناتۆ سانشێس ماتیۆس نۆنێس برۆنۆ فێرناندێز بێرناردۆ سێلڤا جواو فێلێکس یعنی ئەمە هەموو یاریزانی هەڵبژاردەی پورتوگال و هەڵبژاردەیەکی پڕ لە ئەستێرەشن بەڵام هەرچەنە سێ چوار یاریزانێک زانی بەڵام گرنگەوەی خاڵێ ترشت بەرکات مامۆساوراز لێگومان بچینە پرسیارێکی تر ئەمەیان ئاسانە پێم وایە ئەتوانن بە ئاسانی خاڵکۆکەنەوە ناوی یاریزانانی ینی بەرشەلۆنەم پێ بڵێن کە لەم جامی جیهانیە بەشداریەکات یاریزانی بەرشەلۆنە یەک یاریزانە پێ بڵە دیۆنگ لە هۆڵەندا دیۆنگ لە هۆڵەندا بەرشلۆنە ئیسپانیەکان پێدری گاڤی بۆسکێس تەواوە ڕۆبەرت لیڤاندۆڤسکی تەواوە دیپای هۆڵەندین دیپای هۆڵەندی بەڵێ جۆردی ئەلبا تەواوە گۆڵچێکەمان بەرشلۆنە 1 2 3 4 5 هەڵەیەک
تێرشتیگەن بەس پێم وایە بەشداری ناکات بەشداریەکە لە لیستی قایمی کۆتایی تێرشتیگەن دواتر مامۆستا شتەمامانە ئاراوەڵا هێشتا بەرشلۆنە زۆرمانێ 16 یاریزانی بەرشلۆنە بەشداریەکە دەزانانی نامەرزنی ئیسپانی بێ دمبلی دیمبڵی تەواوە ئۆسمان دێمبێلی ئۆسمان دێمبێلی دێتەوە 1 2 3 4 5 بۆ کاگەناس یاریزانی دواتر پێدۆ ماوت گاوی مانوت ئۆسمان دمبلی مانوت باڵێ تێرشتیگەنمان وتراوە یاریزانیمان هەیە بەڵێ یاریزانی ترمان هەیە دڵنیا مەگەر بێنەوە خەیاڵی خۆتان یاریەکان زۆر بە ئاسانی یاریزانی زۆر بەناوبانگمەوە لە بەرشلۆنە کە بەشداریەکات لە جامی جیهانی یاریزانە بەرازیلەکەمان منوتم ناوەکە ئینەکەی سەکاکە ڕاست هەڵە بە هەڵەن مامۆسا تا پێنجت بۆ شمێرم با هەڵی دووەم نەکەیت یەک یاریزانی باڵی ڕاستمان لە هەڵبژاردی بەرازیل یاریەکە 4 دۆزانیارەکە دا بە مامۆساوەڕای ستایڵێ ئەوە هەڵی دووەم ڕافینیا تەواوە ڕاست وەڵامی دواتر ڕافینیا یاریزانی فەڕەنسیمان ماوە فەڕەنسیمان ماوە لە بەرشلۆنە با پێنجی کەشت بۆ ئێستا زانم امتحانات چەند یەک ئێستا امتحانات قورسە ینی سەیکە بەرنامەکە بەم شێوازە نەبێت کە قەلەقی توانای دڵنیام هەمووی بەڵە بێتگومان بەڵام بەو شێوازە ئەڕات بۆیە ئێستا لە خەیاڵی ئێوە نیە یاریزانەکان تا پێنجت بۆ شمێرم و غەڵەتی سێمت کرد کاگەوراز خاڵی 1 2 3 4 5 مامۆساوراز پیرۆسەوە خاڵی سێیاریزانی کەمان زۆر نابوو بۆ نمونە ئاراوخۆ هەرچەندە پێکانی هەیە لەگەڵ ئۆرەگوای بەشداری دەکات وە زۆرتر یاری کۆندی لە فەڕەنسا بەشداری دەکات گارسیا بە هەمان شێوە هەمان ئەم یاریزانانە یاریزانی بەشداریان کردووە ئێستا کۆی خاڵەکانمان 3 خاڵ بەرامبەر بە 1 خاڵە چۆنە ڕوا زانیاریەکان چۆنە تا ئێستا مامۆستا خۆت مامۆستای بگومان تاقیکردنەوەکان ئێستا ئەمە وڵات تاقیکردنەوەکان ئاسانە بەڵام ئاهاترمە لە کەش یەکگاینا ئەچینە بەرەو مۆندیال لە ڕۆین زانیاریەکان زۆرتر ینی ئەخوێنینەوە خێرا تێپەڕێ ئەم بەرنامەی تۆش تاقیکاریە باشە بەرنامەکە پێموتەوە پێوە نییە بۆ ئاستینی بابەتێکی دەرونیمانەیە پێوێتێ وەی ئسترجاعی معلوماتی پێوترێ ڕەتفعلی سەریعە بۆ گەڕانە بۆ خەزێنەی معلوماتەکانی تر تو بەنا هەموو ساڵەکانە تەسەفەحاکە ئەگەڕی تا شتەکە دۆزیتەوە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ سێ خاڵ بە خاڵێکن دەچینە بورگەی سێم ئەم بورگەیە بورگەی مەزادە بورگەی زیادکردنە من ناوی یاریزانانی هەڵبژاردەیەک لێپرسم یا خوشتێک لێپرسم تۆ بە ژمارە پێم ئەڵی چەند کەس لەوان ئەناسی کاتێک بەرامبەرەکەت لەو ژمارە زیاتری وت ڕێگە ئەدەی ئەو ئەیڵێت باشە پرسیارەکەی من بەو شێوازەیە لە ئێستادا ناوی چەند یاریگای وڵاتی قەتەر لە خەیاڵتە یاریگای قەتەر چەند یاریزانی ئێستا لە خەیاڵی هەوراسکاوەیە جەڕسمان ناوێت ئەگەر ژمارەمان پێ بڵێ وەڵاهی من 3 یاریگا بۆ 4 یاریگان 3 یاریگا دوو کەواتە ڕێگا بدەین بۆ ساهۆراستەوەی کات ئەلبەیت ئەزانم لە ئەلبێت تەواوە ئەلسەد لە یادمە یاریگای سەد یاری کاس عالەمی جامی جیهانیان ناکرێت ئاین جامی جیهانی ناکرێت یاریگای ئەلبەیتم لە یادە یاریگای حەمەد بن ئەلخەلیفەم لە یادە یەک یانی کە بزانی خاڵێکە دەیت یاریگای وەڵاهی من خۆم وا تێکداوتم سیانی بە باشی زانمەوەی سەدیشین ئەگەر وەڵامەکە نەزانی ئەو مامۆسایلار خاڵە گۆرەگرێت وە خۆی دانیشتووە و خاڵێکی زۆرەگرێت یاریگای ئەلبەیت یاریگای حەمەد بن سانی وەبزانم یاریگای شیمالیش وەعەزانم دەست خۆش وەڵامەکەت ڕاست بوو لە کۆتایەکانە یاریگای شیمال هێنایەوە بیری خۆ بوو ئستاد بیت هەیە ئستاد لۆسێل هەیە مەدینە تەعلیمیە هەیە خەلیفەی دووەلی هەیە سەمامە هەیە 974 هەیە ئستاد جنوب هەیە لەگەڵ ئەحمەد بن خەلیفە دەستان خۆش بێ
گەوراس خاڵێکی دیکەشی وەرگرت کۆی خاڵەکانی بوون بە 4 خاڵ مامۆستاوراس وەزعەکە باشە ڕۆ باشە ڕۆ تا ئێستا بارودۆخی تۆ باشە وڵی تر بەرنمەکەم من لەگە مامۆستای شەهر قسەمان کرد ئێمە لە خۆشەویستی و برایەتی و گەورەی ئێوە لێرە بووین بێگومان ئێمە پێمان خۆش بوو دوو کەسایەتی چەند سەماڵ لە حزوری مامۆسایە هیچ شکست و بردنەوەی بەگرنگ نازانم تەنها ینی زانیاریەکە بۆ بینێر ئەمانە بەرنمەیەکی خەندە ئامێز و گواستنەوەی زانیاریە نەکەوەی کە پێش بڕکێ بە لە نێوان دوو کەسدا دەستان خۆش بێ دەچینە لای بڕگەیەکی دیکە هەر لە بڕگەی زیادکردن لە مۆندیالەیە ناوی چەند گۆڵ پارێز لە خەیاڵی ئێوەیە مامۆستا چەند گۆڵ پارێز ژمارەتەوێ ژمارەم پێ بڵێ ژمارە دوان من چەند گۆڵ پارێزەڵەیە توانم پێت بڵێ ژمارەم پێ بڵێ ئەڵێ دوان تۆ زیاتر لە دوان ئەڵێ ناومەڵێ با من لەوەی ناوم پێ مەڵێ ژمارەم پێ هەواڵێ دوو مەقسەد بە ژمارە بۆ نمونە من 4 گۆڵ پارێز 5 گۆڵ پارێز 4 بڵێ یان تۆ زیاتری جەنابی بڵێ ئەسد ڕۆی پاتریسۆ گۆڵ پارێزی پرتوگال مانیۆل نیوەر لە ئەڵمانیا گۆڵپارێزی هەڵبژاردەی ئەرجەنتین مارتینس گۆڵپارێزی هەڵبژاردەی بە هەڵبژاردەکان بێت پیکفۆردی گۆڵپارێزی هەڵبژاردەی ئەنگلتەرا دەست خۆش تۆ چوارە دوو چوارەکەی خۆتە دوو دۆزیادەوە دەستت خۆش بێ مامۆستا ئەوراس خاڵێکی دیکەشت کۆ کردەوە کۆی خاڵەکانت بوو بە 5 خاڵ ئێستا هەوراسکاوە شیکەرە و ڕۆژنامەنووسی وەرزشی خاوەنی 5 خاڵە لە بەرامبەردا مامۆستا هیلال 1 خاڵی کۆ کردوتەوە هیوادارم کێبڕشیەکە گەرمتر و گەرم و گۆرتر بێت و خاڵەکانی ناواسم لە کۆسەریکا لە بیر ینی زۆربەی بۆ پارێزەکان ئاهای چۆن گۆڵپارێزی هەڵبژاردەی بەرازیل شتێکن هەم گۆڵپارێزی دووەمە زۆر باشە بچینە بڕگەی چوارەم و بڕگەی کۆتایی ئەم بڕگەیە یەکێکە لە بڕگە ئاسانەکان و شایەنی ئەوەیە خاڵی پێکۆکەرەوە کاتن سەرەتات لە مامۆستا هیلالەوە دەست پێکەین ئەگەر هاوڕێیانمان وێنەی یەکەممان بدەنێ لە شاشە دەربکەوێت ئەم یاریزانە کێیە؟ ئەم یاریزاناڵێ من چیم لایەنەکانی لیڤەرپۆل ئەجاکس ئەتلەتیکۆ مەدرید لویس سوارێز یاریم کردووە بارسەلۆنا لیڤەرپۆل ئەجاکس ئەتلەتیکۆ مەدرید یاری کردووە ئەم یاریزانە کێیە؟ مامۆستایە من مامۆستا دیمەنەکە نابەخشی بەستەنا تەنها ئەوەندەیە ئەم یاریزانێکە لەم چواریانەیە یاری کردووە پێمان بڵێ ئەم یاریزانە چییە؟ لویس سوارێز دەست خۆش هەرچە نەخۆم لەناو پرسیارەکە وەڵامەکەشم بۆت کام من چاوەڕێی دیمەنەکەی بووم دەرکەوێت بورە نا تەنها ئەمە لۆگۆ یانەکانمان پیشانداوە دەست خۆش وەڵامەکەت ڕاستە لویس سوارێز بۆ هەر چواریانەکە یاری کردووە ئێستا خاڵەکانە دوو بە دوو خاڵ مامۆستا ئەوراس دێنە لای بەڕێز و دەچینە وێنەی دواتر بەس ئەگەر وێنەکەتان بشێوێنە باشتر بوانێ مامۆستا من چاڕێ ئەم یاریزانە چییە؟ لاریەکە لە یانەکانی لیستەر سیتی تۆتەنهام هۆتسپەر نۆرەچ سیتی یاری کردووە ئەم یاریزانە کوێیە؟ بەڵێ لە لیستەر سیتی و نۆتەنەهام و لیستەر سیتی تۆتەنهام نۆرەچ سیتی یاری کردووە نۆرەچ سیتی یاری کردووە بەڵێ ئەتوانم ئاسانکاریشان بدەم ئاسانکاریشتە دەمێ مامۆستا هەوراس ئەم یاریزانە لە مۆندیال بەشداریە کات و هێرش بەریشە هاریکین دەست خۆش بۆ کاکەوراس کە بە توانی ئەم یاریزانەش بدۆزێتەوە ئەوە کۆی خاڵەکانی مامۆستا هەوراس و بە 6 خاڵ لە بەرامبەردا مامۆستا هیلال خاوەنی 2 خاڵە ئەگەر وێنەی دواترمان پیشان بدەن ئەم یاریزانە چییە؟ لاریەکە لە یانەکانی تۆتەنهام ریال مەدرید دینامۆ کیف یاری کردووە دینامۆ زگرەب عەفو ریال مەدرید بەڵێ دینامۆ زگرەب تۆتەنهام مۆدریچ دەست خۆش لۆکا مۆدریچ ئەو یاریزانەیە کە لە مۆندیالش بەشداریە کات کۆی خاڵەکان شت بوو بە 3 خاڵ ئامادەی بۆ وێنەی چوارەم
دەچینە لا وێنەی چوارەم ئەم یاریزانە چێە؟ یاریزانێکی ئاسانە لە پاریسان جەرمان یاری کردووە لە بەرشەلۆنەش یاری کردووە لە سانتۆسش یاری کردووە لە پاریسان جەرمان نەیمار دا سێلڤا ئەوە خاڵی حوتەم شت وەرگرت کاپتن نەیمار لە مۆندیالەیە پێت وایە مۆندیالی نەیمارەکەی مۆندیالی 2010 چواردە نیە باوکو گۆڕانکاری لەم یاریزانە کراوە دەتوانێت با قسێکرد لەسەر نیمار بۆ بکەم گالتیەکە بۆ ڕاهێنەری پاریسان جەرمان یعنی تیتی ڕاهێنەری هەڵبژاردەی بەرازیل زۆر شتی پێش مۆندیال پێوتە بوو تەنانەت گەڕان بوویەوە بۆ ناوەڕاستی یاریگە تا لە پشتی هێرشبەرەکانەوە یاری پێ بکە کالتی ڕاهێنەریش پێوتە بوو کاتێکە بۆ ڕاهێنەری پاریسان جەرمان وتێگەر بەو شێوەیە بەردەوام بیت و دەستکەیتەوە بە یاریکردن دەتکەم بە یەکێک لەو یاریزانانەی هاوشانی ئێمپاپێ و میسی لە تیپەکەدا لە ناوەڕاستی یاریگان وەک هێرشبەر هەم وەک یارمەتیدەری هێرشبەرەکان لێوە دەرکردی سەیری بکە لەو کاتەوە نیمار کەوازی لە هوەری زیادە هێناوە لە یاریگادا خۆخستنی زیادە هێناوە لە یاریگادا یارمەتی هاوڕێکانیەدا و بە بەردەوامی لە پشتۆک و پایەیەکی بەهێز بۆ دروستکردنی ئەسێست و دروستکردنی گۆڵ و یارمەتیدنی هاوڕێکانی باشترین ئاس پێشکەشەکات بەڵام چۆن ئەم ساڵ لەگەڵ پاریسان جەرمان یەک هەفتە پێش ئەوەی خولی فەڕەنسی دەست پێ بکاتەوە گەڕایە بۆ مەشق و ڕاهێنانەکان 9 کیلۆی لە کێششی داگردووە یەکێکە لەو یاریزانانەی بەڕێنماییەکی زۆرە لەگەڵ پاریس و لەگەڵ بەرازیلدا دەستی پێکردووە ئەگەر وا بڕوا تەسەورەکەم یەکێک بێت لە باشترین یاریزانەکانی ئەم مۆندیال دەستخۆش ماوەسای لالتۆ بۆ چوونت چیان نەیمار ئەو سەرکردەیە ئەم ساڵ کەشتیوانی کەشتیەکەی بەرازیل بکات لە دوای ماوەیەکی زۆر کە 20 ساڵە بەرازیلەکان چاوەڕوانی ئەو دەکەن جارێکی دیکە سامبا بێتەوە بە گەورەی جیهان و سەرداری هەڵبژاردەکان بەرازیل بگەێنێت بە ناسناوەکە بێگومان نەیمارێکێک لەو خاڵانی کە هەیە ئەوەی ئەزمونێکی بۆ دروست بووە لە خولەکانی ئیسپانیا و لە خولەکانی فەڕەنسا بۆ دواتر لەگەڵ کۆمەڵ ئەستێری زۆر باشە لە هەردوو پێکاتەکە یاری کردو ئەوەی کە خاڵی زۆر لاوازی نەیمار ئەوی شەوەیە نەیمار یاریزانێکە زوو ئیستیفزازەکرێ ئەگەر نەیمار بتوانێت ئەو خاڵە لاوازی خۆی کۆنتترۆل بکەوە ئیستیفزاز نەکرێ نەوە یاریکایە ئەتوانێت بێتێکی لە ئەسێر زۆر بەناوبانگەکانی ئەم ساڵی مۆندیال لەبەرەوەی یەکێک لە خاڵە لاوازەکانی نەیمار ئەوەیە زوو ئیستیفزازەکە ڕاهێنەر یان یاریزانی بەرامبەر ئەتوانێت ئیستیفزاز گۆڕانکاری پێ نەکراوە تا ئێستاکە باسی کە ڕاهێنانێکی باشی پێکراوە لە ڕووی دەرونیەوە تاوەکو بتوانێت کۆنتترۆلی خۆی بکە ئەوەی چەکەل و حاڵەتانە بەڵام کێشەیەکی ئەوەی تیا هەیە کە مەسەر نەیمارەوەی کەمتین لەگە هەبژاردی بەرازیل لە کۆنتاکی ئەوەی گرنگە ئەو تەنسیق و هەماهەنگی دروست بێتەوە لەبەرەوەی لە بەرشۆن لەگەڵ مەسەرەن میسی یاریەکە ئێستا لە پاریسەگە بن باپێ و میسی یاریەکە ئەو جەوە کەشی بۆ دروستە بێتەوە کە بتوانێت لە دۆری قیادە ببینێ ئەوە خاڵێکە بێ ڕاهێنەر بتوانێت تەوزیفی بکە کێشەی تریشەیە ماوەسا بەرازیل هەنیتر فولە لە ئەستێر ماڵێ فول لەواشی ئەوش کێشە بۆ تیپەکە دروست منیستم ئەو پرسیارە بکەم ینی تیپێکە هەمووی ئەستێرە بێت کێشەیە بۆ ڕاهێنەر زانی چۆن خۆی ئەو ڕاهێنەرانە ڕاهێنەری گەورن ینی ئەوان جۆ بەوە نادەن چێ ئەستێرەیە و چێ بۆ نمونە بڵین تا ڕادێک ناپیشەگەرە ئەو ڕاهێنەرانەی کە ڕاهێنەری گەورن وەکو تیتی ینی ئەتوانن بە شێوەیەکی ئەندازیارانە بە پێی خواستی ئاستی تیپەکە مامەڵە لەگەڵ کەشیارەکان بکەن ئەجینا خۆیسا بەرازیل و پێکهاتەی کە ناوێتی فێرمینۆوان پێکهاتی ئەوەی ئەوەی کە لە مۆندیالی قەتەر هێناتی لە دەرەوە بانگێشتی نەکردووە ئەو حاڵەتە ئەگەرێت بۆ ئەوەی کە ڕاهێنەر سی ئەنجامی یاریەکە ئەو بردنەوەی ئەوێ لە کۆتاییە ڕاستە هەموو هەڵبژاردەیەکی شەگە هەڵبژاردەیەکی ترا شێوازی یاریکردنی گۆڕێ دواتر گرنگە ڕاهێنەر بتوانێت تەوزیفی تاقییان بکە و هەماهەنگی و تەنسیق دروستکە ئەماکی ڕاهێنەرە مامۆستا کۆتا پرسیارمان ماوە کۆتا پرسیار و بەرنامەکەمان کۆتایی پێدێت ئەم یاریزانە چێە لە یانەکانی بروسیا دۆرتمۆند بەڵام ئەوەی ئەیسی میلان هەڵەیە ئەنتەر میلان ریال مەدرید پاریسان جەرمان یاری کردووە لە یانەکانی بروسیا دۆرتمۆند ریال مەدرید پاریسان جەرمان ئینتەر میلان یاری کردووە یاریزانێکە لە مۆندیالش بەشدار دەبێت وە لە کیشۆری ئەوروپاش نییە پرسیارەکە بۆ منە باڵێ بۆ تۆیە لە کیشۆری ئەوروپاش نییە لە بروسیا دۆرتمۆند ریال مەدرید پاریسان جەرمان ئینتەر میلان یاری کردووە دیماریا
دیماریا دیماریا نییە والله يعني زۆر بەلام ئیتالیا مامەسا ئەڵمانیا و فەڕەنسا و زۆر ڕۆشت ئەمریکیشە ئەمە باش گەڕاوە حەوانە ئەمریکی شەوانە بەڵێ ئەمریکی باشوورە ئەمریکی نییە ئەمریکی باشوور نییە نه ئەوروپیش نییە ئەوروپیش نییە کەسێکم لە خەیاڵایە بەس ئەو کەسە نییە لەبەری لە بروسیا دۆرتمۆن یاری نەکردووە لەبەرەوەی دوابڕگەی کات دەدەینە بەڵێ بەڵێ باشە ئەمریکی نییە و ئەوروپیش نییە بەڵێ جا من ئاسانکاریشی دیکەشت بۆکەم هی کیشوەری ئەفریقاشە بەڵێ بەڵێ بێگومان ئەگە دوو کیشوەرە نەبی کیشوەری ئەفریقیا پێش لە ناو کیشوەری ئەفریقیا هەڵبژاردەکەشی گەیشتوتە مۆندیال ئەفریقیەکان مامۆستا سنیگاری لێ و حالیان لێ بەڵێ. ئاسانترێکەمەوە حالیان لە پاریسان جەرمانش یاریەکات مامەسانەی زانی تەواوی پێ وایە تۆی زانی ئێستا لە شۆتە دیارێکە ئێستا لە پاریسان جەرمانە لە پاریزان من ئاسانکاریە دیکەشەکەم لە هێڵی بەرگری ژاریەکە هێڵی بەرگری سێلڤە سلڤا لە ڕاستە لە بروسیا دۆرتمۆند یاری نەکردووە لە ئینتەرمیلانش یاری نەکردووە سێرڤا لە بەرازیلە ڕاستە بەرازیلە ئەمریکای باشوورە لۆگۆکە ئەیسی میلان بێگومان ئەنتەرمیلانەوە ئەیسی میلان نییە بە بەڵێ بەڵێ دانراوە نایزانم نایزانم تۆی زانی باش کۆلێبالی ئەوە لە ناپۆلیۆوانە بەوەم لە خەیاڵە و دوای لەوێ نییە و ڕاهاکۆ بیبانی ئەمە نازانمە من دڵنیام ئەیزانن لە خەیاڵتانە نییە حەکینە یاریزانێکی بەناوبانگە یاریزانێک توانی بێتی ئەم چواریانە گەورەیە بکە ئایشوە لە هێڵی بەرگریەوە گوتمان لە لای ڕاستش یارێکە ئەفریقیشە بێبی دۆزنەوە تانی دۆزەوە من کۆتایی پێ نایەنەوەم بەرنامەیە بەڕاستی وەڵا کاکە خۆت بی لە بڕۆ سەبرەکەی من دراگەی ئێمێستا هەر سێ تەشکیلەکە چوار تەشکیلەکە خنە پێش چاومان بۆ یاریزانێکی ئەفریقیە گەڕین کە لە هێڵی بەرگری یاریەکە و لە ڕیاڵ ماوەساگەر باڵەکان سێکی هەتا ئەم لای مارسیلۆ کارڤاغال بوو ئەخر نا ئەفریقیە ئەفریقی بێ ئەخر زانم ئەزانم تۆنانی لە ڕیاڵ ژیاری کردووە لە ئینتەر میلان وەڵاهی نازانم مەگەر خۆت بێڵێ ئەم خاڵەتی مەخۆت ئەم یاریزانە لە ڕیاڵ مەدریت ینی لەلایەن ڕاهێنەرەوە یاخود یاریزانی بەدیل هەبوو لەو باشتر شانسی چانسی باشی پێ نەدرا بۆیە ناچارە و یانەی بەجێهێشت خوا پرسیارەکە و نازانیندا پێمان بڵێ تۆ باشە بێگومان ئەم یاریزانە ئەشرەف حەکیمیە من بۆ یاریزانی ڕاستێکی بۆ یاریزانی عەرەب نەڕۆشتم من بۆ بەسەر کەوتووە مەغریب و تونس قەتەر سعودی ئەم چوار عەرەبی تیا حەکیمی پێش مۆندیال ڕاهێنەری هەڵبژاردەی مەغریب ها مامۆستاسێکی وەڵای ئەم معلومەیە پێرێ لەسەری خوێنمەوە وەڵڵا دیارە تۆ خۆت ئامادە کردو بەس من بۆ بەرنامەکە ئەو دەرکەوت بەخوا بۆ بەرنامەکە نەبوو سێریکە من لەگەڵتان من بەس من تەسەورم بۆ یاریزان عەرەبەکان نەڕۆشت مەسە کە قایمەی منتەخەبەکان دەستنیشان نەکرا بوو مەغریب ئەڵێ نزیکەی 7 بۆ 8 یاریزانی پیشەگەری ڕاهێنەرەکەیان پیشەگەر لە ئەوروپا یاریان کردووە ئێستا پێگەی یاریکردیان بۆی ئاکۆبیبانی ڕەنەکەی زیاتر شەرەیە پێ بدە ئەڵێ پێگەی یاریکردیان لەدەزامە ڕاهێنەری مەغریبی تووڕە کردبوو یەکێک لەوانە ئەشرەف حەکیمی بوو کاکە زانیارەکەم ئاوازانی نەخۆم بۆ ئێرە ئامادەکردڵێ خۆی ئامادەکردماسایلال ئامادەکاری نەکردو بۆ بەرنامەیە من شێوازی بەرنامەکەشم پێتان نەوتوو بەڕاستی باز کردبوو کە بەرنمەیەکی پێشمڕچەی خەندامێزە و تایبەتە بەجان ناجوان بوو دەسا سپاس بۆ ئامادەبوونتان بەرنامەیەم جارە مامۆستا هەوراز و مامۆسایلال بوو کە تێیدا مامۆستا هەوراز توانی بە 7 خاڵ بەرامبەر بە 3 خاڵ بردنەوە بەدەست بێنێ و بێتە براوی بەرنامەکە سپاس بۆ ئامادەبوونت چانسێکی باسر بوو مامۆستایلال هیوایسەرکوتان بۆ خوازم بۆ بەرنامەکانی داشتان زۆر سپاس و پیرۆزبایشە بای بەڕێزم کاکە هەورازەکەم پسپۆڕە لە بواری کاسی زانیارەکانی کاسی عالەم چکە خاوەنی کتێبێکی زۆر جوان و نایەبە جێ خۆیەتی کامو خوێنەرێک سەبارەت بە کاسی عالەم ئەو
کتابەکەی مامۆستا من خۆم سوودم لێ وەرگرتووە هەم بۆ بەرنامەکەم هەم وەکوتر مامۆستا هەوراس یەکێکە لەوانەی شایانی باشترە ئەگەر هاوڕێیانمان ئەو جامی جیهانیەمان پێشکەش بکەن ئەگەر بیگەێنن پێم مامۆستا هیلال جامەکەمان بردەوە مامۆستا هەوراس بوو بە خاوەنی ئەم جامە کە جامی جیهانی قەتەرە وە پیرۆزبایی لەکەین بۆیە داوا لە مامۆستا هیلال دەکەم خۆی جامەکە ببەخشێت بە مامۆستا هەوراس وەکو براوەی بەرنامەکە. سپاس دەکەم پیرۆزت بێ شایستەی گەورەی سپاسەکەم من پێم خۆشە گەر ئەوە بڵێم براو سەرکەوتن لە بەرنامەکەدا نەبوو بەڵام گرنگەوە بووە مەتوانیمان لە حزوری ئەو بینەرە بەڕێزانە و حزوری برای گەورە مامۆستا هیلال ئەم شەوە جوانەمان بۆ ئێوە ساز کرد ئەجینا ئەوەی کە بەلای منەوە گرنگ بوو ئەم خۆشەویستی و تەبایی و پێگەشتنی ئەم بەرنامەیە خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان دووبارە سپاسانەکەم سپاس بۆ مادووبوونتان بە هیوام یاریەکانی جامی جیهانی هەمووان چێژی لێ وەربگرن و ئەم بەرنامەیەشی چێبێ لەو بەرنامانەی کە ئێوەی ئەزیز و خۆشەویست چێشتان لێ وەرگرتی بێت هاوکات زانیاریتان دەربارەی مۆندیال وەرگرێت. سپاس بۆ هەردوو میوانی ئەزیزم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.